هەموو ڕۆژێ ستایشەکەم لە خودای پەروەردگارە پاڕێمەوە کە شەهیدەکانی هەڵەبجە بە بەهەشتی جاویدانی خۆی شاد بکا و هەروەکوتم بە داوای لێبوردنەوە نسرین عباسی ئیبراهیمم، کچی وەستا عباسی مەلا ئیبراهیمی حافظ، وەستا عباسی دارتاش، لەدایک بووی ساڵی 1966 لە سلەیمانی لە گەڕێکی گۆیژە شقامی سابونکرانم. من لە ئێستاە خاوەنی تاقە دیوانێکی تاقانەی شێعریم بە ناوی هەسارەوە. هیوادارم هەیاس و هاوڕاز و هاودەم و هاوژینیشی بێتە پاڵ لە داهاتووە ئەگەر خوداتە من با و خدا یارمان بێت و یاوەر و ساحبی خەیاڵێکی ئەوها بمێنینەوە. هیوادارم هاوڕێی زۆر بێ دیوانەکەم، بەڵام لە هەمان کاتیشا هیوادارم بابەتی قەسیدەکانم لە داهاتووە کە ئەگەر ببمە خاوەنی پرۆژەیەکی هەڵبەست جیاواز بێ لەم بابەتانی کە ئێستا من باسی لەسەرەکەم، چونکەکەم بەداخەوە من وەکو کەسێکی کوردستانی بۆ خۆی ئێمە ڕۆژمێری ئێمە پڕێتی لە خەوی زڕا و لە بەسەرهاتی تاڵ و بۆ نمونەیەکێک لەو بەسەرهاتە تاڵانەی کە ئەمڕۆ من لە خاک و پای ئەو بەسەرهاتەیەم خاکی هەڵەبجەی نازدارە کە چی بەسەرهات جینۆسایت خەڵکەکانی گەیانێکوێ کە تا ئێستاژ نەزیفی نەبراوی دەمولوتی خەڵکەکان هەر بەردەوامە. من بۆ خۆم بەشێک لە کە سوکارم ینی لێرە بوون هاوڕێ برادەر کاتی سەردەمی زانکۆ من بۆ خۆم زۆر لە نزیکەوە هەست بە زام و نیگەرانی هەموو کەسێکی تاکێکی هەڵەبجەی یەکەم کەماڵوێرانی چکارە ساتێک بە دوای خۆیان هێنێ کە چۆن ئادەمیزاد ڕیفۆرمەکەواتە لە قاڵبەیە لەو شێوازەی کە جاران بیری لێ کردوێتەوە بۆ شێوازی کە ئێستا پێژی کە ئەمە کارەساتەکانی جەنگن. لەبەرەوە من دیوانەکەم هێنا ئەمڕۆ بۆ هەڵەبجە بۆ ئەوەی کەوا چکێکم هەڵەبجە بەشێکە لە من بەشێکی زیندوی منە هەر بە جوانی چاوی عاشقەکانی کانی عاشقان و پیرمەحەمەوە من ئەمڕۆ هاتم بۆ ئێرە و ڕێگام گرتوێتە بەر وەکو ینی هاودەمیەک لەگەڵ دەستگای ڕۆشنبیری هەڵەبجە لێرە کە دڵخوازانە و خۆبەخشانە باوەشێکی زۆر زۆر گەرم و جوان و پڕسۆز و پڕبەخشینیان بە من بەخشی هەر وەکو ئەو هەڵەبجەیە کە هەمیشە لە خەیاڵی منابوو ساحب خوڵق لاما بە کاتی خۆی هەڵەبجە ئوتێلی شیتیانە بووە ساحب خوڵق ساحب دەرگا بە چاوی نوقاوە دیوانەکەیان لێوەرگرتم بەبێ ئەوەی هیچ شتێک لەبارەیەوە بزانن ئەوەندەیان بڕوا بە من هەبوو هەر بۆیە منیش بە پێویستم زانی کە ئەو بڕوا بتەوە لە خۆشەویستی لە ڕێز لە قەدەر بگەڕێنمەوە بۆ هەڵەبجەی نازدار لەم ڕۆیە بەپێی ئەوەی کەوا ئەگەر خۆم باسی بکەم زۆر زۆرە بەڵام کاک بەرزان فەرەج لام وابێ لە پێشەکەی دیوانەکەیە یعنی چۆن ئەڵێت بە تەواوەتی مۆزوعەکەی ڕووپۆش یعنی دەری خستووە بە تەواوەتی تێر و تەسەل باسی کردووە کە من چۆن گەردونیانە بیرم کردوتەوانێ نەک وەک شاعیرێک بە تەنها وەکو شاعیرێکی ژن بەڵکو وەکو شاعیرێکی گەردونی کە ئاگام لە هەست و نەست و خەم و مەینەتی هەموو ژنەکانی تری دنیاش بێ نەک بە تەنها ژنی کورد لەبەرەوە زۆر بابەت لەم کتێبەی منە لەم پەرتوکاڕەنگی یاوەتەوە بۆ نمونە بابەتی عەشق بابەتی ئەوین بابەتی تێکشکان بابەتی دابڕان چەنەها قەسیدەی تایە لەسەر دیوانی عەشق قەسیدەی تایە چۆلەکەم هێناوەتە دوان زەویم هێناوەتە دوان بۆ نمونە فەنتازیای خەیاڵێکی زۆر زۆر ئەبستراکت مجەڕەد بۆ نمونە یەکێک لەو کورتە قەسیداناڵێ ڕۆژەکانم ئەڕشێنەوە خۆشم بێزوو بە گوڵی سوورەوەکەم بەڵام نازانم ئایا ئایندەی لەدایک بووم بۆم خۆش دەرەچێت یانی لەگەڵ هەموو شتێکا مامەڵەم کردووە وەکو توخمی ژن وەکو زایندەی وەکو بایۆلۆجی وەکو هەست وەکو بیرکردنەوە ژن وەکو پێشەنگ ژن نەک هەر بە تەنها وەکو نیوەی کۆمەڵ بەڵکو وەکو ئەو بوونەوەرە خوداییەی کە دنیا بە بێژن هەڵناسوڕێت و فەلسەفیانەی لە بەرامەکەم ماوەتەوە نووسەری ناسراوی خاوەن قەڵەمی جەسوور کاک بەرزان فەرەج کاتی خۆی کاک بەرزان لێ پرسراوی نامەبێکێتی نیشتیمانی کوردستان بوو لە فەڕەنسا لەمە بە ئێستا دەست بەتاڵە تەنها بۆ